سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی ستادیۆم پێتان دەگەینەوە. بەرنامەیەم جارێ ستادیۆم تایبەت دەبێت بە پێگەیاندنی یاریزان لە فێرگەکانی تۆپی پێ کە ئێستا زۆربەی یانەکانی کوردستان فێرگەی تۆپی پێیان هەیە و دەیانەوێت بۆ داهاتوو سوود لە یاریزانی خۆماڵی وەربژیرێت و پێویستیان بە یاریزانی دەرەوە نەبێت. بەڵام بێگومان ئەو فێرگانە کەم و کوڕیان هەیە وەکو پێویست گرنگیان پێ نادرێت. ئێستاش مامۆستایەشی زانکۆ لەگەڵ کۆمەڵەیەک لە سعودیا گفتوگۆ دەکات و پەیوەندیەکی دروست کردو بۆ ئەوەی لە داهاتوودا وەکو کۆلێژی پەروەردەی وەرشی زانکۆی سلێمانی و کۆمەڵەی زانستی ئەکادمی سعودیا پەیوەندیەک دروست بکەن و لەسەرەوەی چۆن مناڵ پێ بگەێنرێت بە چ شێوازێک یاریزان لە ئاستەکانی تەمەنەوە پێ بگەێنرێت و بخرێتە پلەکانی پێشەوەی تازە پێگەشتوان و لاوان هەروەها لە داهاتووشدا وەکو یاریزانێکی پێشکەوت و سوودی لێوەربگرێت. بۆ ئەم بەرنامێشمان لەگەڵ تیپی فێرگەی تۆپی پێ ینی پێشمەرگە دەبین کە دکتۆر نازم شێخجەبار خاوەن بڕوانامەی ئەی ڕاهێنەری لەسەر ئاستی ئاسیا و مامۆستای زانکۆ وەک وانەیەکی پراکتیکیان پێ دەڵێتەوە بۆ ئەوەی لە داهاتوودا سوود لەو پەیوەندی و لەو هەمانجە وەربژیرێت چۆن مناڵ لە فێرگەکانەوە پێ بگەێنرێت. یەکەم دیداریشمان لەگەڵ بەڕێز دکتۆر نازم شێخجەبار دەبێت با بزانین سەرەتا ئەو پەیوەندیە چۆن دروست کراوە ئەو پرۆژەیە بۆ چمە بەستێکە و لە داهاتوو چ سوودێکی بۆ فێرگەکانی شاری سلێمانی و هەروە کوردستانیش دەبێت. دکتۆر ئەم کاتت باش. ئەم کاتت باش کاکە یادگار. بەڵێ دکتۆر بەنسبەت ئەو هەمانگەی کە لە نێوان کۆمەڵی ڕوادی بڵێن زانستی وەرزش لەگەڵ زانکۆی سلێمانی ئەو کۆمەڵەیە لەگەڵ زۆربەی زانکۆکانی بڵێن وڵاتانی عەرەبی لەگەڵ وڵاتانی دەروی عەرەبیشی هەنی کۆنتاکیان هەیەوە ئەیانەوێ هەماهەنگ بن لە وتنەوەی وانە ئەم کۆمەڵەیە هەموو هەفتەیەک ڕۆژانی شەممە وانەیەکێ لەلایەن زانایەکەوە لەسەر جەمبوارەکان و ئیسام کۆمەڵەیە گەیشتە ئەوەی کە خولی ڕاهێنان و خولی ڕاهێنانی تاکە کەسی کردێتەوە لە سی و لە بی ئیستا گەیشتە بی پێش چەند ڕۆژێک ئەم کۆمەڵەیە توانی بڵێن ئەلمودەرب شخصی یاواتە ڕاهێنەری تاکە کەسی کە زۆر باوە لە جیهانە لە بڵین پێشماوەیەک سی بوو ئەم جارەش بیت کۆتایی پێ هاتووە و هەوڵەیە کۆنتاکێکی زۆر تەواو بکات لەگەڵ هەموو زانکۆکان و لەگەڵ هەموو بڵین ئەو کەسانی کە لە زانکۆکانە کارەکەن و ئیشەکەن. منیش یەکێکم لەوانەی کە بڵین لە زانکۆکانە کۆنتاکمان هەیە لەگەڵیان و هەوڵیان زانکۆی سلێمانی بەشێک بێت لەو کۆنتاکەی کە خۆیان هەیەە و بتوانین کە کۆنتاکەمان بۆ شێوازێک بێ هەماهەنگی بکەین کردنەوەی خۆل بە زانکۆی سلێمانی و هەمان کاتە باشداریکردنی مامۆستاکانی زانکۆی سلێمانی لەگەڵ ئەو کۆمەڵەیەوە بە شێوازێک بڕۆنە ڕێوە کە لە ئاسی پێشکەوتنی زانستەکان بن. بۆ ئەم جارەیان داوایان لە من کرد کە خۆلێکی ڕاهێنان بۆ وەکو وانەبێژێکی ئاسیایی کە خۆڵێکی ڕاهێنان بۆ ڕاهێنەرەکانی بڵێن ئاستە تەمەنەکان بکەینەوە کە ماوەکەی 3 ڕۆژە بێت و لەم 3 ڕۆژەشە ئەو وانانە بڵێنەوە کە لە ئاستی بڵێن لە دی و لە سیا بێت و خۆشببختانە تایسا توانین بڵێن لە نزیک سەر و 200 کەس پەیوەندی کرۆ بە کۆمەڵەکەەوە ئەیانێ بەشداری لە خولەکەکەن خولەکە بۆ ماوەی 3 ڕۆژە بێ و لە 3 ڕۆژەکەدا پراکتیک و بڵێن تیۆریشی تیابێت و بەنسبەت پراکتیکەوە کە ئیمڕۆ من کە لەگەڵ کاکەڕێباز دکتۆر بەر لەوەی بچینە سەر شێوازی ئەو مەشقی بەنیازی لە ئەمڕۆ لەگەڵ تیپی فێرگەی تۆپیانەی پێشمەرگەی سلێمانی بیڵێیتەوە ئەم کۆمەڵەیە تەنها بۆ ئەم 3 ڕۆژە یاخود ئەمە پرۆژێکی بەردەوامە پرۆژەیە کردێت پەیوەندیەک لە نێوانتانە دروستە بێت بۆ هەر گۆڕانکارێک بۆ هەر شێوازێکی نوێی پەروەردەکردنی یاریزان. بەنسبەت ئەم خولانەی کە ئەکرێتەوە ئەمە یەکەم خولە کە ئەکرێتەوە یەکەم بڵێن خول کە ئەکرێتەوە لەو کۆمەڵەیە ئەم خولی کە ئێمە 3 ڕۆژ بەردەوامەیە دوای ئەوە خولێکی ترمان هەیە کە بڵێن ئەویش پرۆفسۆرێکی مەسری کە دکتۆر ئەمڕۆڵایە کە ناساوە لە ئاسی وەتانی عەرەبی ئەو خولێکی 5 ڕۆژی لەسەر شێوازی ڕاهێنان ئەیاتەوە کەواتە ئەم کۆمەڵەیە هەوڵەیە ئەم خولە بڵێن خۆڕایانە کە بڵین بە بەلاشە چونکە لە دنیای خول ئەتوانین بڵێن زۆربەی بە بەشداریکردن و بە پارێکی زۆرە بێ ئەم کۆمەڵی هەوڵەیە ئەم خولە بەردەوامانەیان بەردەوام بوون بە خولەکان بات کە 3 ڕۆژ و 4 ڕۆژ و 5 ڕۆژ بخایانێت و هەر بڵین فترەیەک
گرنگی بە لایەنێکەیەن بە تایبەتی لایانی ڕاهێنان و لایانی ئاسە تەمەنەکان و هەوڵێن ئەوان لەسەر هەموو ئاسیارەکان خولکەنەوە بۆیە ئەو ئەهمانگی کە کراوە بڵین لە نێوان ئەو کۆمەڵێ و هەموو کۆلێژەکانیان هەموو زانکۆکانی بڵێن وەتانی عەرەبی کە ئەمەش وا کات کە ئەوان خولەکانیان بەردەوام بێەوە گرنگی بە ئاستە تەمەنەکان و ڕاهێنەرەکان و ئەو کەسانی کە لە وەرزش کارەکەن هەم لە ڕووی کاریگێری هەم لە ڕووی بڵێن ڕاهێنەرایەتی و هەم گەشەپێتانی یاریزانەکان بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی باش بگەنە ئاسێکی بەرزتر. بەنیازی لە داهاتوو ئەو زانیاریانێک کە وەریەگریت بینوسیتەوە بەسەر ڕاهێنەران دابەشی بکەیت بۆ ئەوەی سوودی لێوەربگرن بەو شێوازە زانستی کە دەبێتە بناغەیەک بۆ دروستبوونی یاریزانێکی ئازبەرز ڕاهێنەران کاری تیا بکەن و لە فێرگەکانە بەم شێوێ مەشقوو ڕاهێنان. زۆر سپاس کاگەدگەر بۆ پرسیارەکەت بەڕاستی ئێمە لە زۆکەوە هەڵمان ناوە چونکە ئێمە تۆژنوێکمان هەبوو لەسەر پێڵێن یاری بچووکراوە کە نامێکی ماستەر بوو من سەرپەرشتیاری بووم لەگەڵ مامۆستا هەجران کە لەسەر فێرگەی چەمسەماڵ جێبەجێمان کرد ویسمان ئەو ڕاهێنانانە بکەین بە کتێبێک دابەشکێمە سەر ئەکادمیەکان و هەوڵشمان نا سەرجەم ڕاهێنەر ئەکادمیەکان لە شوێنێک کۆ بکەینەوە ئەو ڕاهێنانیان تێبگەین ئەو ڕاهێنان بە شێوازێکی باش چونکە هەموو بڵێن لە ئاستە تەمەنەکان تاکو و ئاسی تیپی یەکەم ئەم سمۆسایت گەمە بەکارێن ئەم یاری بچووکراوە بەکارێنن ینی من بە هەوڵەیەم هەموو ڕاهێنەرەکان کۆکەینەوە ئەو ڕاهێنانیان پێبین و پلانی ئەوەشمێ بەڕاستی هەموو ڕاهێنەری ئەکادمیەکان ئەکادمیە سەردانیان بکەین و شێوازی ڕاهێنان و شێوازی ئەویان فێر بکەین کە چۆن لە بڵین بە ستانداردی جیهانیان بە ستانداردێکی جوان کە بڵێن لە یەکێتی تۆپی ئاسیا پێڕەوە کرێ ئەویان فێرکەین چونکە هەموو فێرگەکان ئەو ڕاهێنانیان نییە کە بەشداری خولی سییان کردویان خولی بیان کردووە کە زەرورە سەرجەم بڵێن ئەکادمیەکان خاوەن ڕاهێنەرەکانیان خاوەن بڕوانامە من لە ئاسی کشوەری ئاسیا ئەمە ژوا کە ئاسانکاری بۆ خۆیان ئاسانکاری بۆ یارزانەکان بۆ واشەکە یارزانەکانیان پێشکەوێت و لێرەشەوە بێ ئەو بڵین کاکە یادگار کە ئەبێ یانەکانی خۆمان زۆر گرنگی بە ئەکادمیەکان بن بە زۆر گرنگی بە فێرگەکانیان بن بۆی بتوانن لە ئایندەیە یاریزانی خۆیان بەرهەمێنن و پێ دوایە یانەکان پێڕێی ئەو خاڵاکەن کە وڵی لەسەر ئاستی بڕوانامە ئەکادیمیا دروستکەن فێرگە دروستکەن وەکو خۆت شارەزایت و خاوەن بڕوانامەی ئەو بەشدارت لە خولێکی وانەبێژی شت کردووە پێ دوای ئەمانە زیاتر پشت بۆ ڕاهێنەرانە دەبستن کە خاوەن بڕوانامن بە تایبەت خۆت ئاماژت بۆکە ڕاهێنەر پێویستە کاتێک بڕوانامەسی بەدەستهێنێت لە فێرگەیەک بێت دواتر بڕوانامەی بی بۆ ئاستێشترە و ئەوە هەرە بڕوانامە بەرزەکەی دەتوانێت هەرتی پێگوەر بگرێت سەرپەرشتی بکات بەنسبەت بڕوانامەکانی ئاسیەوە کاکەیەتگار ئێمە ئەتوانین بڵێن لە دی و لە سی و دەست پێکات دواتر ئەچێتە بی دواتر ئەچێتە ئەی دواتر ئەچێتە پرۆیان پێڵەن دوبلۆم بەنسبەت فێرگەکانەوە ئەوانەی کە بڕوانامەی دیوسیان هەیە کە بڵێن لە یەکێتی تۆپی عراقیەوەیان لەکی تۆپی ئاسیەوە بڵێن باوەڕ پێکراوە ئەتوان لە فێرگەکان کارکەن و لە فێرگەکان دەستی باڵیان ئەبێت و پێویستە کە خاوەن بڕوانامەیەکی بیان ئەی سەرپەرشتیاری هەموو بڵێن هەموو ئەو کۆمەڵگە ئەکادیمیا بیان ئەو فێرگانە بێت بۆی بتوانێت پلانیان بۆ دابنێت استراتیجیان بۆ دابنێت شێوازی کارەکانیان بۆ دابنێت بەنسبەت یانەکانەوە من جیاوازی لە نێوان یانەکان ئەوش بەهۆی هەبوونی بڵێن لانی دارایی یانەکان جیاوازی لە یانەکان و لە هەبوونی بۆن یاریگا و ستافەوە ئەمەش هەموو جیاوازی هێزارێکی تر بۆیە ئەتوانین بڵێن یانەکانی کورسان لەسەر هەمویان لەسەر یەک ئاستانین جیاوازیان هەیە بۆیە هەوڵێن ینی هیواداریشین هەموو یانەکان لەسەر یەک ئازبن بۆ فێرگەکان بۆ ئەکادمیەکان بۆ ئەوی بتوانن یاریزانی کوردی بەرهەمبێن و یارزانێک بەرهەمبێن کە بگاتە خەتی یەکەم و ئیسفادی لێ بکەن ئەوی بینین ئێمە فرامۆشبوون یەکەیە بۆن لە فێرگە سەرەکەی بۆ بڵێن بۆ تازە پێگەشتوان داتر بۆ لاوان لە نێوانی لاوان زۆر یارزانەکانی کوردستان لە نێوان لاوان و خەتی یەکەم و نەبن کە چونکە لێرەش ئەبێ بڵێن داوا لە یەکی تۆپی کورسانەکەین کە خولی بکاتەوە بۆ ئاستی 21 ساڵ یان 23 ساڵ بۆی کە بتوانن ینی ئەو بڵێن ئەو ئاستە فرامۆژ نەکرێت و دواتر بگەنەوە خەتی یەکەم و ینی ئەو هۆکارە هەیە بەڵام دکتۆر ئەگەر سیر بکەیت ئێستاش ئەم فێرگانە بەشێکیان هەمویان ناڵێن
لەلایەنی مادیەوە هەوڵ بۆ دەستکەوتە نەک بۆ یاریزان پێ بگەێنرێت بۆ نمونەگەر مناڵێکی 6 ساڵ 7 ساڵ کاتێک لە فێرگەیەک لە فێرگەکان مەشقەکان ڕاهێنانەکە بۆ ئەی لەدات و بێتە یاریزانشی ئازبەرز بەڵام وا دەرناچێت مناڵەکە لە سەرەتا و فێری جوڵە فێری لایەنی هوەری تۆپی پێ نابێت و تەنها ئەوە نەبێت تۆپێک چێدرێتە بەرز مەشق و ڕاهێنانی سادەی پێ ئەکرێت وەروای ئەگەر یاریەشی ئاوە لە نێو خۆیانە پێ بگرێت و تەواو کاکە ئەدگەر بێ مامەڵی مە لەسەر دووشتکەین یەکەمیان فێرگەکە چی پێویستە و فێرگەکە ئەوێت چی بکات بۆ منە هەموو فێرگەیەک مەسەلی مادی ئەتوان مەسلێکی پارێکی ڕەمزی لە یارزانەکان وەرگن بۆی بتوانن و هەنی یارزانش ئەتوان پارەی لێوە نەگەن چکە ئاستی کارامەیی زۆر بەرزە پێی ئەو یارزانە پێویستە ئەمە خاڵێکی دووەم ئێمە هەڵبژاردنمان نییە بۆ یارزانەکان واتە ئەنتیقا بەعری پێڵ ئەنتیقا هەڵبژاردننی یاریزانەکان ئەوانەی کە زۆر باشن لە هەموو فێرگەکانە بچۆ سیرێکی بەهرەمەندی تیا و لەگەڵەش یاریزانی تیا زۆر قەڵەوە یارزانین تیا بەمە ناتوانن جوڵەکە یارزانین تیا ئەنی جۆرا و جۆری یارزانین تیا ئەبێ ئەوان هەڵبژاردن بۆ یارزانەکانکەن و لەسەر ئاستێ بن بۆ ئەو یارزانانی کە ئاستیان بەرزە بە جێڕاهێنانکەەوە ئەو یارزانانی کە بۆ بەڵام پێدوانی ئەمە ئەرچی یەکێت تۆ پێ بێت بۆ ئەو جیاکردنەوەی بۆ سەرپەرچیکردنی فێرگەکان کەم کوڕیەکانیان بدۆزێتەوە و تەنها پشت بۆ نەبەسێت ئەگەر فێرگەی یاریگایەکە بێ مەشقی تێدا بکە ئەتوانێت 200 مناڵە لای خۆی مەشق پێ بکات و لە فێرگەکە بوونی هەبێت ئەتوانین بڵین کاریگەریەکی تۆپی کوردستان لەوە خۆی بینەوە یەکەم زۆربوونی خولی ڕاهێنان بۆ ڕاهێنەرەکانی ئەو فێرگانە بکاتەوە دووەم زۆرکردنەوەی خولەکان بە یەک خول نەوەسێ بۆ منە بە فێرگەکانی کوردستان بە یەک خول یەک ساڵ بۆ یە خول کچکە ئەو مناڵە بەردەوام پێویستی بە یاریە تا یاری کات ئەزمموی باشتر بە یاری تەجوبەی باشترە بێ لە ناو یاریەکانە شتی تازەتر فێرە بێ ئەمە هەموو لە هەموو کوردستانە بۆ منە لە تازە پێکەشتوانێ خولمانێ بێت دوو خول بێت یان سێ خول بێت لە هەموو دنیای وایە ینی لاوان ئەتوانین بڵێن دووسێ خولیان بۆ بکەینەوە لە بێچکۆشێران ئەبێت دووسێ خولیان بۆ بکەین لە فێرگەکانە ئەبێت بە هەمان شەوە دووسێ خولیان بۆ بکەین بۆی هێواشەوە ڕاهێنەرەکان بزانن گەشتونتە چوە ئاسی دیارزانەکانە گەشتۆتە چوە و بتوانن بەراودی بکەن لە نێوان خولێک بۆ خولێکی تر وە لە نێوانی ئاسی یارزانەکان بکەم بۆی توانن باشتر پێشکەشکەم پرۆگرامەکانیان چاکەن یان جارێکی تر ئەو پرۆگرامی کە داینەوە باشتری کان پرۆگرامی داینەوە بڵێن وەکو پێویستنە و گۆڕانکاری بەسەر بکە هەموو کاتێک خولەکان و پاڵەوانتەکان ئەبێتە بڵێن ئەبێتە خاڵێک بۆ خاڵێکی وەرسەرخان کە ئایا بەردەوام لەسەر ئەو پرۆگرامی هەیەی یان ئەو پرۆگرامی کە داینەوە گۆڕانکارێکی زۆری بەسەر بکات و بۆیە توانین بڵێ تۆپی کوردستان گرنگیەکی زیاتر بە فێرگەکان و ئاکادمیەکان بات و ڕێزبندیان بۆ بکەوە ویان لێ بکات کە بە شێوازێک بن خولیان زیاتر بۆ بکاتەوە کە بتوان بڵین ئەم ئاستە تەمەنیە باشتر پێشەکەوێت ئەو پرۆژەی ئێوەکو ئێستا هەم خۆت سەرپەرچەکەت و زانکۆی سلێمانیش تا چەند لە داهات و سوودی دەبێت بۆ دروستکردنی پەیوەندیەکی تر لەگەڵ فێرگەنێ دەوڵەتیەکان ئێمە چەندین مناڵمان هەیە بەهرەمەندە خاوەن ئاست و توانایکی زۆرە ڕەنگەگە لە وڵاتێشتر بێت فێرگەنێ و دەوڵەتیەکانی ئەوروپا سوودی لێ بینین بەڵام لەبەرەوەی کوردستان هیچ شوێنێک گرنگی پێنا شوێنێکە بەڕسمی هیچ ناتوانین بەشدا لە هیچ پاڵانتێکی ڕسمیە بکەین مناڵەکانمان لە هەمان کاتدا لەگەڵ تیپەکانە و نەبن خۆی لە هەموو دنیاە کەسەکەی پێڵێن کەشاف یعنی ئەو کەسەیە کە یاریزان ئەدۆزێت و یاریزان هەڵەبژێرێت ئەو کەشافە ئەگەڕێ بەسەر یاریگاکانە بەسەر شوێنەکانە ئێمە لە کوردستان هەموو یانەیەک بڵێن لە ئاستی عەربی و لە ئاستی جیهانیشە هەموو یانێک ئەو کەشافانە بڵێن بۆندیان لەگەڵەکرێ چونکە ئەتوان یارزانی باش بۆیانەکە بێن بۆ فێرگەکانیان بێن بۆ لاوانەکانیان بێنن یان بۆ تازە پێ کێشتوەکانن بۆ تیپە ئاستە تەمەنەکانیان بێنن ئێمە تا ئیسە لەی جیانەیەکە ئەو شتەمانیە پێی بڵێن کەشاف و پێی بڵێن ئەزموندارە بتوانێت یاریزان دۆزێتەوە لە یاریگاکانی کوردستانیان بۆنە لە تیپە شعبیەکان یارزان دۆزێت و بێنە بۆیانەکان ئەوە بینی کە بۆن ڕاهێنەرێکی تیپی ملی یارزانەکەینێ بۆ یانەکە و ئەڵەم یاریزانە باشەوە بۆ شێوەیە بۆیە تاکو ئێمە ناتوانین ئەو ئەزمونە پیا بکەین ئەو کەشافە پیا بکەین و ناتوانین ئێمە کۆنتاکێکی نێودوڵەتی یان ئەنتەرنەشناڵ دروستکەین لەگەڵ بۆن ئاکادمیەکانی جیهان یان بۆن ئاکادمیەک لە یانەکانی جیان بێنین لە شاری سلێمانی بیکەینەوە بۆن ویسە لە بەسرا هەیە لە بەغدا هەیە یان ئیسپانیۆڵ توانێتی ئاکادمیا بکاتەوە یانەی بۆن گاڵتەسەرای لە هەولێر کردێتەوە ئەکرێ ئەمانە ئاکادمیا لێرە بکرێتەوە بۆی ئەزمموی ئەوانش بگوازێتەوە بۆ ئێرە ئەو کاتە ئێمە توانین یاریزانێک بەرهەم بێنین کە لە پراوپڕ بێ لە ئاست و لە کارەمەی و لە بڵین لانی
تاکتیکی لە ناو یاریگا. ئەمە دواپرسیارە بۆ تۆ دوای ئەم خولەی کە لەم ڕۆژانی داهاتوو ئەیبینی تووەروە لە خولی داهاتووشتان کە باس لەو پرۆفسۆرە مستڕیە کرد کە 5 ڕۆژوانەتان پێڵێتەوە لە دوای ئەوە چۆن دەتوانین سوود بە ئەکادیمیاکان بگەێنیت؟ من لە بڵێن لە ڕێگای تەلەڤیزیۆنەکەی ئێوە من داوا لە هەموو ئەکادیمیەکانەکەم هەر ئەکادیمیەک پێویستی بە منە یان پێویستی بەوانەیە پێویستی بە هەر شتێک پێویستی بە هەر شتێک من حازرم لە هەر ئەکادیمیەکە لە زاخەوە دەست پێ بکە تاکو ئەگاتە خانەقین ئێمە ئەو زانستی پێمانە بۆ بڵاوکردنەوەیە بۆ ئەو نییە کە لای خۆمان بڵین خی گەورە ئەوە فەرمێ کە زانست ئەبێ بڵاو بێتەوە یان ئەو زانستی کەلاتە ئەبێت زیاتر بڵاویکەیتەوە بۆی خێر و خێرات زیاتر دەستکەوێت بۆیە من لە ڕێگە تەلەڤیزیۆنەکەی و جایی کە دووبارەیەکەمەوە هەر ئەکادیمیەک هەر یاریزانێک هەر ڕاهێنەرێک پێویستی بە تواناکان و ئەزمونەکانی منە من ئامادەم هاوکاریان بکەم ئامادەم خزمەتیان بکەم ئامادەم بۆی کە بڕۆمەوە ئەکادیمی هەرچیان پێویست بیان هەر خەلەلێکیان هەبێ من بتوانم چاکی بکەم. سەرەتای دروستکردنی فێرگە لە شاری سلێمانی بە چەند ساڵێکی زۆر لەمە پێش ئێمە وەکو ینی پێشمەرگەی سلێمانی فێرگەمان دامەزران لە سەرتاوە بە شێوازێکی باش و ڕێکوپێک ئیشمان کردو و بۆ پێگەیاندنی چەندین لاو و یاریزان کە ئێستا لە ئاستی پێشکەوتوانی یانەکانە یاریەکەن و توانیمانە چەندین یاریزانی لێ هاتوو دروست بکەین. ئێمە لێرە لە ینی وەرشی پێشمەرگەی سلێمانی لە فێرگەکەمان ئاستە تەمەنیەکان هەوڵێن بە شێوازێک ڕێک بخین کە بگونجێ لەگەڵ ئاستی تازە پێگەشتوان و لەگەڵ ئاستی لاوان واتە و یاریزانانەی کە ئامادەیەکەین هەر لە مناڵێکی بچووکەوە کە ئەم ساڵ 5 ساڵ و 6 ساڵمان وەرگرتووە بەپێی ئەو تەمەن ئەکادیمیە کە ئەگونجێ لەگەڵ یەکترا یاریکەن 2 ساڵ بەیەکەوە دامانناوە بۆ نمونە موالیدی 2014 و 13مان بەیەکەوە داناوە 11 و 12 هەتا ئاگاتە ئاخیر بە کۆتاتی پیش کە هەمانە پێش تازە پێگەشتوان بریتۆ لە بێچۆشێران کە ئەم ساڵەکاتە موالیدی 2005 و 2006 قۆناغ هەموو ساڵێک وەجبەیەک یاریزانین بە تازە پێگەشتوان وەجبەیەک لە فێرگەکەمان ئەچێتە بێچۆشێران بۆ ئەوی بە ستێپ سەرکێ بۆ سەرەوە. ئێمە سەرەتا ئەکە مۆز ئەهاتە پێشەوە طبعاً هەموو شوێنەکان داخرا وەکو بەڕێستان ئاگادارن یەکێکیش لەو شوێنانە بریتی بوو لە یاریگاکان ئێمە لەگەڵ دایک و باوکی هەموو ئەم مناڵانە گروپی تایبەتمانەیە لە مەسنجەر لەوێ تەمرینی تایبەتمان بۆ ناردن بۆ ماڵەوە کە دووبارەیکەن و پراکتیکەن و خۆیان دووبارەی بکەنەوە و دوای ئەوەش لە دوای ئەوەی کە ڕەزامەندی پارێزگار و لیژنەکانی قایمقامیەتمان بەدەست گەشت کە دەستکرێتەوە بە تەمرین یانی شتەکان بارودۆخەکە ئاسایی بووە لەژێر ڕێنمایە تەندروستەکانە توانیمان دەستکەینەوە بە تەمرینەکان گرنگیمان بە ئەوەدا کە یاریزانەکان بۆ نمونە لەمسیان کەم بێت تەبخەکردن و باوەشکردن بە یەکا لە کاتی گۆڵکردن و ئەم شتانەیەوە دەبەی ئاوەکانیان زۆر تەرکیزمان کردە سەرەوەی کەی دەبەی ئاو یەکتر بەکارێن لەبەر وەزعەکە بەڵام ئەلحەمدوللا دەستمان پێ کردوتەوە چونکە هەمووشتان شارەزان کە وەرزش ئیسفادەیەکی زۆرە و بەرگریەکی باشیشە بۆ ئەم نەخۆشیە. سەرەتا مەسەلەن مەجالی تۆپی پێ زۆر فراوانە کەسی ئەکادیمی لە بواری جاجا هەیە کە هەمان لە دوای لە تۆپی پێیا کۆبنەوە من وەکو ڕاهێنەری فێرگەی ینی وەرشی پێشمەرگەی سلێمانی حەز ئەەکەم ئیسفادە لە هەموو کەسێکی ئەکادیمی بکەم چونکەم کەس ئەکادیمیانە دایم شتی تازە و شتی ئەکادیمی هەر بەناوەکەی خۆیان پیانە کە لەوانەیە ئیسفادێکی زۆر زیاتر یەکەم جار بە مدەڕیبەکان دوایش بە یاریزان و بە فێرگەکان بگەێنێ بەڵە بێگومان نزیکبوونی کەسە ئەکادیمیەکان لە ڕاهێنەرەکان لە ڕاهێنەری فێرگەکان کە شتێکی بەسوودە ئێمە هەر کاتی هەر کەسێکی ئەکادیمی بێت بە خێراتنیەکەین و سوپاسی شەکەین لە فێرگەکەمان لە فێرگەی پێشمەرگەی سلێمانی ئێمە کۆمەڵێک تیپی دیاریکراومان هەیە کە بریتین لە تیپی بەهرەمەندەکان ینی لە هەموو ئاستێکا بەهرەمەندەکانمان جا کردوێتەوە ئێمە هەموو هاوینێک خولێکی هاویناکەینەوە دەرگاکەینەوە بۆ هەموو کەسێک بێت لێرە تەمرین بکات لێرە لە ناو فێرگەکەمانە بەردەوام بێت لە دوای ئەوەی کە ئەم فێرخوازە تازانەیەن لە پشووەکانی هاوینە ئێمە دیسان لەمانەشەوە کەسە لێهاتوەکانیان کەسە باشەکانیان لێ هەڵبژێرن و ئەیکێنە ئەم تیپانەی کە خۆمان هەمانە تیپە باشەکانی هەڵینەوە و بەشداری ئەو بتوڵاتاناکەینەوە ئەو فستیڤالاناکەین کە لە ئاسی سلێمانی کرێتەوە ئێمە لێرە بەداخەوە ئەم ساڵ خولی فێرگە ڕسمیەکانی هەرێمی کوردستان نەکرایەوە بەڵام زۆربەی فێرگەکانی شاری سلێمانی
ئیش لەسەر ئەوەکەین هەر جارە و یەکێکمان فیستیڤالێک ڕێکخین لەسەر شێوەی پاڵەوانەتی فێرگەکانی کە باکەین و بەشداریتەکەین بەڵە بێگومان ئێمە فێرگەکەی ئێمە هەرچەنە ئەم ساڵ ئەتوانم بڵم کەمتر بووە لە ساڵانی کە بۆ نێم نەخۆشیە بەڵام بە بەرداوامی دەرچوونمان هەیە بۆ لای فێرگەکانی کە بەشداری فیستیڤال و کاتی خۆشی بەسەربردن و ئەم شتانەشمان هەمی هەیە بۆ ئەوی فێرخوازەکان بێتاقەت نەبوون بەردەوام لەگەڵمان بێگومان تەبعاً من خۆم پێم باش بوو یەکێک لەو لایەنانی کە زەرەر بە یاریزان ئەگەیەنێ بریتە لە یاری ئەلکترۆنیەکان کە بێتە هۆی ئەوەی کە چاوی یاریزان بینایەکی باش نەبێ یانی بڵێن دەرەجەی چاویان داببەزێت بۆیە بەدیلی ئەمە من کتێبم بە باشزانی یاریزان کێتە ئێرە خۆشەویستێکی زۆری هەیە بۆ ئێمە و گوێشمان لێگرێت چونکە ئەو شوێنێک کە حەزی خۆی بەسەرەبە ئێمە بە بەدیلی ئەمەمان یاری ئەلکترۆنیەکانمان بە کتێب پڕ کردەوە و الحەمدوللا فیستیڤالێکمان کرد و لە هەموو قەزا و ناحیەکان و حتا گەشتە شارەکانی عێراقیش لەوێش چاڵنجمان کردن جوابیان ناینەوە شتێکی بەسوود بوو فیستیڤالی بەناوی فیستیڤالی کتێب بەدیلی یاری ئەلکترۆنیەکان بەم شێوەیە بەڕێمان برد. من ناوم لانۆ بوو بەکر تەمەنم 12 ساڵە ئەم ساڵ هاتوومەتەم فێرگێوە لە هەفتەیەکە 2 ڕۆژە ڕانانەکانیش هەمووی زۆر باشە ئاشتی باشی لێو فێرە بین جیازی زۆرە ینی لێرە باشترە لەوەی کە لەسەر لەناو لە کۆڵانەکانە یاری بکەیت حەزەکەم بگەم ئاستێکی زۆر بەرزمە بێ توان ببم بە یاریزان ئەمە حەزەکەم لە یانێکی باش یاریکەم لە ئەوروپا وەکو مانسیتی یان یاریزانێکی باشی وەکو دیبرۆین کەم بۆ سەرسام یاریکردنی زۆر جوانە. سڵاو من ناوم ئاڤێر چاوەڕێ تەمەنم 12 ساڵە 6 ساڵە لەم فێرگەیە هاتووم تەمرینی زۆر کەم و ببم بە یاریزانێکی باش خۆی حتمما هەر کاتی تۆ بیتە فێرگەیەک یا یانەیەک لەوانەیە لە کەسێک کە باشتر بی تا ماوەی چەند ساڵ لێرە بی باشترە بۆت و لە ئایپاتوش دوورەکەیتەوە بەڵێ بێگومان من لە مەکتەب ماوەساکەم جامەکاتەوە من حەزەکەم بۆ ینی هەر نادی پێشمەرگە یاریکەم و حەزەکەم وەکو میسیم لێبێت بۆ بتوڵەش یاریکەم لە عێراقدا من وەکو ئەوەی کە لە وەسەتا یاریەکەم حەزەکەم وەکو هەرسێلۆم لێبێت بەڵام ئەوانەی کە لە وەسەتان لە هەموو یاری گرنگترن یعنی بڵێ ناوجەرگی یاریە ئەبێت تۆ تەوزیعکەیت و یاریەکی باش ئەنجام دەیت چونکە هەمووی پشت بە تۆ بەستێت. هیوادارین یانەکانی کوردستان و یەکێت تۆپی کوردستانیش گرنگی زیاتر بە فێرگەکانی تۆپی پێ بدەن چکە و فێرگانە دەبنە بناغەیەک بۆ دروستبوون و پێگەیاندنی یاریزانی ئازبەرز لەسەر ئاستی کوردستان و تەنانەت عێراقیش یانەکانی کوردستان لە داهاتوودا دەتوانن سوود لەو فێرگانە وەربگرن و پێویستیان بە یاریزانانی دەرەوەی هەرێم نەبێت لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی نوێی ستادیۆمان پێشکەشکردن کاتێش خۆش بۆ هەمووتان.